ساڵانە ئێمە بەرهەمی پەتاتەمان دەگاتە 600,000 تۆن. کاکێم دەمێت بزانم پەتاتە ڕەوانە دەکرێت ساڵانە، بەڵام بەگشتی چەندە ئەو بڕێکە ڕەوان دەکرێت؟ بەسپاسەوە ئەوڕۆکە ئامادەین لێروکانە کە بەرهەمی براجوتیاران ڕەوانەی وڵاتی ئیمارات دەکرێت. ئێمە ساڵانە بەرهەمی پەتاتەمان لە پێداویستی ناوخۆمان زۆر زیاترە. ساڵانە ئێمە بەرهەمی پەتاتەمان دەگاتە 600,000 تۆن، کۆی پێداویستی خۆمان نزیک بە 150,000 تۆنە. 450,000 تۆن لە پێداویستی خۆمان زیاترە. پێویستی بە هەناردەکردن و دەرفەتی بە بازاڕکردن هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان. ڕۆژانە ئێمە هەزاران تەن ڕەوانەی شارەکانی ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقی دەکەین، بەڵام لەگەڵەوەشدا ئارەزومەندین کەەوە بەرهەمی هەرێمی کوردستان ڕەوانەی هەموو وڵاتانی جیهان بکرێت بۆ ئەوەی دەرفەتی بە بازاڕکردنی فراوانتر بکرێت و بەبەردەوام دە پشتیوانێک بۆ کەرتی پشتوکاڵی ئەوڕۆکە کە دەبینین 100 تۆن هەناردە دەکرێت وەکو هەنگاوی یەکەم لە ئێکەوتنێک هاتووتە کار لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئیمارات کە 6,000 تۆنیان بۆ ڕەوانە بکرێت. ساڵانە ئەو لێک تێگەشتنە هەیە بۆ وڵاتانی کەندا و هیوادارین کەەوە زیاتر ئەو هەناردەکردانە فراوان بکرێت. باشە کاکەم، جا لە بابەتی پەتاتە چ بابەتێکی دیکەش ڕەوانەی دەروی هەرێمی کوردستان دەکرێت بەرهەمی جوتیاری خۆماڵی بن؟ ئێمە ساڵانە ئەو بەرهەمانێکەوە لە پێداویستی ناوخۆمان زیاتر دەبێت ڕێگە خۆشکەری بۆ دەکەین تاوەکو هەناردە بکرێن. هەنارە ساڵانە لە پێداویستی خۆمان زۆر زیاتر لە کاتی پێگەشتنی ترێە و هەروەها هەنگوینە. ئێمە هەر کۆمپانیاکیان هەر وڵاتێک ئارەزوو بکاتکەوە خواستی لەسەر و بەرهەمانەمان هەبێت ئێمە تەواوی کار ئاسانیان بۆ دەکەین. باشە کاکەم، نەوەی دەبینین لە ماوەی ڕابردوو گرنگێکی زۆر بە پەتاتە دراوە، بۆ بابەتەکانی دیشەوە گرنگی پێدەدرێت؟ حتمما هەموو بەرهەمەکان کاتێکەوە دەگاتە ئاستێکی پێویستکەوە پێویستی بەوە هەیەکەوە پشتیوانی بکرێت. ئێمە چاو سل ناکەینەوە لەو هەنگاوانی خۆمان. هەموو بەرهەمەکانمان ئێمە پشتیوانی دەکەین. بەرهەمی پەتاتەش کەش و هەوای هەرێمی کوردستان زۆر گونجاو بۆ بەرهەمهێنانی پەتاتە خواستەی جیهانی لەسەرە. هەرێمی کوردستان چۆتەنا ئەو بازنەی بەرهەمهێنانی پەتاتە لەسەر ئاستی جیهاندا، بۆیە پێمان خۆشە ئێمە بەرهەمەکانی خۆمان پشتیوانی بکەینەوە پەتاتەژێکە لەو بەرهەمان. باشە، جیالەوە چیتان کردو بۆ جوتیاران کاوان بەرهەمی وا باش بەرهەم دێن و ڕەوانەی دەروی وڵات دەکرێت؟ چه هەنگاوێکی گرنگ هەیە بۆ جوتیاران کە ساڵانە لەسەری بەردەوام بن؟ بەڵێ ئێمە ساڵانە هەور لە وەرزی پێگەشتنی بەرهەمەکانیان وەرزی داچانی بەرهەمەکانی ئێمە ڕێکاری پێویست دەگرینە بەر بۆ نمونە کاتێککە بەرهەمەکانیان پێڕادەگات ئێمە سنوورەکان کۆنتڕۆڵ دەکەین، لێ ناگرێن هاوردەکردن بوونی هەبێت و لە کاتی بوونی هاوردەکردن ئێمە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو خەڵکە سەرپێچی کارانە دەگرینە بەر بۆ نمونە ئێستا لە کاتی وەرزی داچاندنی دانەوێڵێ ئێمە زیاتر لە 3254 تۆن بنەتۆمان دابین کرد بە نرخی پاڵپشتی دابەشی سەربراز و تیارانمان کرد و لە ئێستا خەریکی دابشکردنی قەتکەرین بەسەر براز و تیاران. خۆی لە خۆیدا ئەوانە هەموو پشتیوانی نانەنا ئەو دۆخە ئابووری هەستیارێکەوە حکوومەتی عێراقی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی دروست کردووە، بەڵام لەگەڵەوەشدا پشتیوانیەکان نەوەستاوە.